بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم لخزمت كتاب النيابي مشاهد القيامة في القرآن الكريم كزاناي بايبر السيد قطب نوسيتي مشهد كان قيامت من بوباسك بو تصوير فني كخوي إبداعي كخويتي لتفسير قرآن يكيك بو من بيان أكا أمر لخزمتنا یەکێک لەو مەشهەدانەی کە لە خزمەتیە ئەبین بریتێ لە سوورەتی قاف. سوورەتی قاف یەکێکە لەو سوورەتە زۆر مبارەکانەی کە ئەصحابی لە وەجبەی یەکەم و لە چینی یەکەمە پەروەردە کرد. 34مین سوورەتە کە لە شاری مەکەی پیرۆز یەتە خوارەوە لە سەرەتای داعوەی ئیسلامیەوە. ئەم سوورەتە هەموو مەشاهیدەکانی دنیا و ئاخرەت باسەکە. لە دنیایە حاڵی ئینسانەکان چۆنە، چۆن ئینکاری لە مردن ئەکەن و ئینکاری لە زیندووبوونەوە ئەکەن، و خوا جەلە جەلالوهو چۆن ڕەدیان ئەداتەوە، باسی گەردوون و کەون و کائیناتیان بۆ ئەکا و باسی ئەو ئاوە جوانەیان بۆ ئەکا کە لە ئاسمانەوە یەتە خوارەوە زەوی زیندوو ئەکاتەوە جارێکی تر، هەر چۆن ئەو زەویەی پێ زیندوو ئەکرێتەوە ڕەب العالەمین بە هەمان چەشن وەکەذالک الخروج ئینسانەکانیش زیندوو ئەکاتەوە. دواتر سوورەتەکە بە تەفسیل باسی قەومەکانی پێش ئومەتی ئیسلامی ئەکا، قەومی لوط و ئەصحابی ئەیکە و قەومی توبع و هەموویان باسەکات و ئەفەرمێ ئەو مەسیری ئەوان بوو ئاوا کۆتاییان پێهات و جارێکی تر لە بەردەم خۆیان چاوەڕێی ئەوە ئەکەن کە زیندوو بنەوە حیساب و کتابیان لەگەڵا کرد. باسی ئەومان بووەکە کە ئینسان لە خۆوە دروست نەبووە، بەڵکو ڕەب العالەمین بە مەبەست و مەرامێکی زۆر گەورە دروستی کردووە. ئەوە نییە کە هاتبێتە ئەم ژیانە بەم جەماڵ و کەماڵە و ئێرەش بەجێ بێڵێت و هیچ محاسەبە و کتابێکی لەگەڵا نەکرابێت. ڕاستەوخۆ دەست پێ ئەکا سەرەتای کۆتایی ئینسان لە ژیانە دەست پێ ئەکا، بەڵام بە سیغەیەکی زۆر سەیر ئەفەرمێ وەجاءت سەکرەة المەوت بالحەق. جاء طبعا فعل ماضية لزماني عربية، واتا سكرتي مردن هاتوه كوتابوه، يعني أوند يقين همو إنسان أمريتو كوتا أبي كأنما همو أو لحظة كأم آياتي تخوارو يا إخوين ولا خزمتي أوستين كأنما يما كوتابونو سكراتي مردن يخيب يقرتوين. طبعا سكرات معلومة لا جنابتان ئەگەر کەسێ سەرخۆشە پێوتێ سەکران، یعنی سەرخۆشە بێ ئاگایە، عەقڵی لای خۆی نامێنێ. لە قورئانیشە ئەم وشەی سەکرەت کە بۆ مردن بەکارهاتوو هەروایە، یعنی ئەوەندە ناڕەحەتە ئەو کاتی سەرەمەرگە ئینسان عەقڵی لای خۆی نامێنێ، بۆیە وشەی سەکرەت بەکارهاتووە. کەلیمەیەکی زۆر دەقیقە لە قورئانی پیرۆزەکە بەکارهاتوو. ئەفەرمێ وەجاءت سەکرەة المەوت بالحەق، بەڕاستی ئازار و ئێشێکی کوشندەی وەهای مردن کە عەقڵ لە ئینسانە هەڵ ئەگرێ بەڕاستی هاتە سەر ئینسانەکان و هاتووە. ذلك ما كنت منه تحید، ئەو شتەیە کە تۆ ئەتەوێت لێ ڕاکەیت و نەیەتە ڕێگەت، بەڵام هەریەتە ڕێگەت. بۆ کوێ ئەڕۆی ئەی ئینسان؟ لە چ لایەکە و لە ناو چ شوشەیەکە خۆت ئەشاریتەوە؟ چەند دکتۆر بە دەورتەوە هەن و ئەیانەوە بتپارێزن، هیچ دەسەڵاتێکیان نییە. وەجاءت سەکرەة المەوت بالحەق ذلك ما كنت منه تحید. نەخۆشەکەوی عیلاج بەکارهێنی هەوڵ ئەدەی، طبعاً عیلاج بەکارهێنان بەشێکە لە عیبادەت کە ئینسان بەکارهێنێ، فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڵام لە کۆتایە ڕاکردن لە مردن نییە، ئەوەی کە تۆ لە ژیانە هەمووی لێ ڕائەکەی یەتە بەردەمت لە کتوپڕێکە بەبێ ئاگاداری تۆ. أفرمي ونفخ في الصور، عينا بفعل ماضي بنا مجهول، يعني فكرة بنفخ صورة يكسر أمان بال لما شهد وكأنما إيمي خسرنا ومردنا. بوي عرض يمكن تصوير فنية كزور قرنجة كأنما إيمها أهريك لإيما وجاءت سكرة الموت بالحق
خۆ ئەگەر ئەم سەکرەیە ئێستا ئاوان نەبینین ئەگەر قیامەت بێ بەسەرمانە ونفخ في الصور فو کراوە بە نەفخی سوورە ذلك يوم الوعيد ئەو ڕۆژەیە کە خوا ترسانبوونی پێی وعد و وعیدمان هەیە وعید بۆ ترساندنە وعد بۆ شتی باش هەڕەشەکانە کە یەنە دیەکەیە کە ئەوە سەرەتایان دەسی پێکرد نەفخی سوور دەسی پێکرد لێرەوە ئەمان باتە ناو مەشهەدی قیامەت و ساحەی مەحشەر ئەهێنێتە پێش چاومان لە پەردەیەکی فەنی زۆر جوانە ئەفەرمێ وجاءت كل نفس معها سائق وشهيد هەر بە فعلی ماضی ئێڵێ هەموو نەفسێک لەم نەفسانە هەر کەسێک لە ئێمە لە ساحەی مەحشەرە دوو مەلائیکە یەکێکیان ڕای ئەکێشێ با بەرەو مەحشەر یەکیشان شاهیدە بەسەریەوە چی کردووە چی نەکردووە هەرچی وردەکاری هەیە هەموو لە لای ئەوە تۆمارە ئەیبەن بەرەو ساحەی مەحشەر لقد كنت في غفلة من هذا أي إنسان تو غافل بووی لەمە ئاگات لەمە نەبوو چاوت نوقان بوو خۆت گێل کردبوو لەمە فكشفنا عنك غطاءك ئەو پەردەی کە بەسەر چاوی تۆ بوو لامان برد فبصرك اليوم حديد چاوەکان تیژ بەباشی ئەمڕۆ ئەبین و ئەم مەشاهیدانە لەناو قیامەتە ئەبین أصحاب رسول الله صلى الله عليه وسلم كل خزمة أم آياتنا بون خوين لقل يا أجيان كأنما هريك يعني خوي رأيك يشري دو ملائكة إبن لساحي محشر الرأي أقرن قال قرينه طبعا أم آياتا دو جار كلمة قرين هاتوتي قريني كم يعني جمهوري مفسرين رأيان ويا كملائكة أفرمي وقال قرينه هذا ما لدي عتيد چونکە ئینسان قەرینی هەیە قەرینی لە مەلائیکە هەیە قەرینی لە جن هەیە قەرین واتە ئەو شتێک کە هەمیشە پێتەوە لچکاوە خۆی قەڕن بە معنای دوو شاخ دێکە ئەوە ڕوئەکەنە یەک قەرین یعنی ئەو شتێک کە چۆن شاخەکە ڕۆیان کردوتە یەک هەمیشە لەگەڵ تۆیە قەرینەش بە معنای بەڵگە و دەلیل و ئەوانەیەت کە وەکو قەڕنەکە ئاوایە دائیمە لەگەڵ یەتی و نزیک ئەفەرمێ ئەم قەرینەی تۆ کە مەلائیکەتە یەت ئەڵێ هذا ما لدي عتيد هەموو ئەوەی کردوتەوەتە تۆمارە لەناو ئەم سجلانە ئەوەتە لای من بە باشی بە توندی بە ثابتی عتید تۆمارم کردو ئەوتە حازرم کردو کاتێک کە سەیری ئەم مەلەفاتانەی ئەکرێ لە ژیانە چی کردووە هەرچی خەتەرەیەک بە دڵیا تێپەڕیوە هەر کەلیمەیە گوتوێتی هەر لەفظێک کە لە زمانی دەرچووە هەر نیووشەیە کە لە زمانی دەرچوو چونکە لە حەدیثێکا پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ مەرج نییە محاسبە لەسەر وشە بێ لەسەر نیووشە محاسبە هەیە ئەڵێ ئەگەر کەسێک مشارەکەی کرد لە کوشتنی کەسێکە بە نیو کەلیمە وەکو ئەو کەسەوەیە کە کوشتێتی بە نیو کەلیمە ئیمامی قورطوبی چی ئەفەرمێ ئەگەر کەسێ بە کەسێکی ود ئوقتل هێشتا ئوقتولەکەی تەواو نەکەوتی ئوق نیو کەلیمەی بەکارهێنا نیوەی وت کابراکە کوژرە ئەم شەریکە لەناو ئەو قەتلە یعنی نەگووشەکەت محاسبە نیووشەش محاسبە لەسەرە کرد ئەفەرمێ هەمووی تۆمارە دەی دوای ئەم تۆمارە و ئەم محاسبە و کتابەیە لەم ساحەی مەحشەرە رب العالمین ئەمر ئەکا ئەلقیا في جهنم كل كفار عنيد أي أو ملائكة كالسائق وهنا وتبونا وساحي محشر أو ملائكة كالشاهد بسرية هر خوتان هل يقرنوا بها ونفردنا ناو أجروا هر كسي كافر عنيدة كافري كسر سخته أم كافري سر سخته صفتي شيء مناع للخير معتد مريب سي صفتي باس كردو كأما صفتي كفرة يكم مناع خير حزناك خير بلا بيتو نخيري مادي نخيري معنوي دي قد بدن لهم جهانا كفر أوابور قد حزن كردوا روجك لروجان خير بلا بيتو مناع خير والله أتيكي زور دولة ماني أهوك والله خوما كافر منعي هموش تاكد ليك سياستك دا الرجاء ببي إرادي خود حرتشش تلد منعك مناع للخير مناع صيغة مبالغة العربية يعني زور منع خيرك حتى مصادر خير الرايق هولا ده هل مزقوتك وهل منبرك وهل ملايك باشا ولا فقيك لكنالك باشا هول أدب بها مباركنا مناع خير معتد ظالمة هميشة تعداءك لخلق تجاوزك لحقوق إنسان كانوا خلائقا مريب هميشة لناخي خويا قماني هي لنا قمانا أجي چونکە یەقینی نییە بەو کارێکە ئیکە
چکە کاری کوفر کاری تێکدەرانەیە، کارێکی لاواز و لەسەر دەلیل بنیاد نەنراوە. بۆیە هەمیشە موریبە و خاوەنی شەک و گومانە لە فکرەکەی خۆی، لەگەڵ ئەوەشە کە لە ڕقە، لەگەڵ ئەوەشە کەفارێکی عنیدە. بۆی ئێمە وا تەسەور نەکەین کەسێک ئەبینی بۆ نەسرەتی مشکێک کە خوایەتی ئامادەی دنیا کاولک، بۆ نەسرەتی مانگایەک دنیا کاولک، بۆ حیزبێک واک. ئەمە هۆکارەکەی چییە؟ کەفار دائما ئەو کەسەی کافر و ئەهلی کوفرن عنیدن، زۆر کە لە ڕقن، بۆیەش هیدایەت وەرناگرن. خۆ ئەگەنا تۆزێ مێشکیان کەنەوە تێبفکرن تێگەن، بەڵام کە لە ڕقیان ئەوان لێ ئەکا، عنادیان وایان لێ ئەکا کە لەسەر کوفریان بمێننەوە، چونکە دائما لە شەک و گومانان لەگەڵ ئەو شەکەی کە هەیەە زۆر عنیدن. لەگەڵ ئەمانە هەموو الذي جعل مع الله إلها آخر، ئەوانەی کە لەگەڵ خوایە ئیلاهێکی تر و ئالیهەی تریان داناوە بۆ پەرستن، ئەمانەن کەفاری عنید کە ئەمر ئەکرێ فألقياه في العذاب الشديد. اینجا دوو مەلائیکە هەڵی ئەگرن و هەڵی ئەدەنە ناو عەذابێکی زۆر بەشیدەتەوە لە ناو جەهەنەمە. ئەلێرە قەرینەکەی لە جنۆکە کە ئەم حاڵە ئەبینێ محاسبە ئەمیش وەکو ئەم وایە. اینجا ئەو هاوارەکە ئەڵێ خوایە من نەبووم، کورە شەیطان وای لێ کرد، ئەو قەرینەکەم بوو فێڵی لێ ئەکردم، پێ ئەوتم خراپەکە کرد. ئەلەو ڕۆژە تەبەڕائەکە قال قەرینه ربنا ما ئەطغەیته، بەخوا پەروەردگارە من ئەمەم گومڕان نەکرد، ولكن كان في ضلال بعيد، هەر خۆی لەناو گومڕایەکی زۆر دوورا بوو، دوور بوو لە تۆ. بۆیە ئەو کەسانەی لە ڕەمەزانە ناگەڕێنەوە حیج مەجالی عوزرێکیان نامێنێ، وەلەو ئەلقا مەعاذیرەه ملیۆنی عوزر بێنێتەوە عوزرەکەی ناخوا. بۆ چونکە ئەم کەسە شەیطان بەسراوەتەوە، هیچ مشکل قەرین لە دەوری نەما، بەس نەفسی پیسی خۆیەتی زاڵ ناوێ بەسەریە. ئایا ئینسان بەس شەیطان ئەی خەڵەتێنێ یان بڕێ لە نەفسی خۆی گیرۆدەی ئەکە؟ ئەو تا شەیطان خۆی ئەڵێ من هەقم نییە و تەبەڕام لێ، من ئەو خۆی لە ضەلال و گومڕایەکی زۆر دوورا بووە، دەی فعلەنیش نەفسیەتی هاواری ئەم هەموو ضەلالەت و گومڕایەتی ئەکە. رب العالمين أفرمي قال لا تختصموا لدي وقد قدمت إليكم بالوعيد. للاي منا مناقشة مكان أو بلا خطأ أو بلا خطأ أو بيشتر بيوم متبون بهرد ولاتان لجن إنس خواناسي وطاعة عبداتي كان والترسان دبون بمروجانا أو تاهات الريتان. ما يبدل القول لدي وما أنا بظلام للعبيد. تازة حرشي مناقشة كان قصي من ناقور بريارم داوك بو جهنم ومن بهيش شوازة ظلم لعبد كان ناكم أو أنا خويا بو خويا ظلم لخويا أكل. ألم رجاء دواي أم مشهدي ناو ساحي محشر ورده كافران وبيدينان أخرين ناو دوزخوا أليرا قفتقوي كي نيوان آقروا رب العالمين دس بيك. ألم رجاء يوم نقول لجهنم ألين بجهنم هل امتلأتي؟ أي جهنم بربوي أري بربوي، تقول هل من مزيد؟ هل من مزيد؟ جوابك دوشت رب العالمين برسائل لك أري بربوي، هل من مزيد؟ يعني آية إترماوت يكري حاموس وشكانا بربون، يعني جهنم برأبه. والله ما كثير أم والله ما جهنم آواء يعني كمفسرين باسي أكن كالله هل من مزيد؟ يعني هيشتا لكوي بابي حرشي كافري ترى بابي وتجهنم أو اندقوري وسعتي أم كافران وهزاران وملايين يتري كافران جاءك. هل من مزيد؟ حتى هي بابي همو ينجاك أكمو أن بريانم لنا خوما. أما لمردن دسي فيكرت صاحي محشري بشاني إيمدا لقل جهنم قفتو قو أهين بيش شاي خوما إن جاء لا أكاتو برولاي بهشت. وأزلفت الجنة للمتقين غير بعيد. لنا أمنا راحتي وزحمة وأهل كافر بنا وآقروا هر أولا النجاة ولا ساحي محشر. أزلف بمعنى قرب ده وتهيأ، قرب وتهيأ يعني نزيق بوته وبهشت لمن لو رجاء وآمادش كرا وحاضر كرا وبهردو معنى دي. بهشت لم رجاء آماده كرا وبوكي بۆ ئەو کەسانی کە متەقین تەقوای خۆیان هەبووە، لەبەر خاتری خوا خۆیان لە گوناه پاراستووە، لەبەر خاتی خوا
تاعەتیان کردووە خەیریان کردووە لە ئیحسانا بوون لە ڕۆژوا بوون لە نوێژا بوون لە تەڕاویحا بوون لە مزگەوتا بوون هەتا دوایی دڵیان پاک بووە دڵیان ساغ بووە دوور نی ئەمە لێتانەوە ها غەیڕە بەعید نزیک کراوەتەوە حازر کراوە بۆتان بەهەشت ئەی ئەهلی مزگەوت و متەقیەکان هذا ما توعدون لكل أواب حفيظ أما وعدك لله خوا ودراوة بهر كسي أواب يعني كثير الرجوع إلى الله زور توبك زور أستغفر الله في غمري خوا صلى الله عليه وسلم الشوروجك صجر أستغفر الله أكل ذكري أستغفر الله نار حترين ذكر بسر شيطانه هرچی أكا هرچی بم إنسان أكا رب العالمين باستغفارك بسيط بزمان تادي خواهي قول لتبوري بدزنوجي أوي دزنوجي خواهي لتبوري واستغفار بابتي زور قوريه أو كسانه هميشه لدليانا خويان بكم أزانو كجناها كانوا بسر خويانا أشكينا أجرينا ولا إخوة أواب معناه الرجوع هر أجرينا ولا إخوة أجرينا ولا إخوة جل جلاله وحفيظ أمانة صفتي كتير أنا بارزرن لفرمانا كان إخوة نوجيان تندو طول رجويان تندو طول زكاتيان تندو طول حجيان تندو طول أمانة كان من خشي الرحمن بالغيب زور قرنجة إيماني خود ليرة تاقي كيتو بهجد بو أم كساني إيمانيان ليرة تاقي كردوتو من لبردم إيوان نابي قناها كمو بيم ناكري لو كاتيك بنهانا إنسان لو كاتيك كز آقا إليني من خشي الرحمن بالغيب لكاتي بنهانا ترسيان لرب العالمين هو لقنا خوان باراسو قراونا تو لا يخو فرميس كان رشتو اما قرنجه اما بهج بو خوي بو رازان وتو نزيكه بشيت النبي وجاء بقلب منيب لسر مرقه كقراوته بدل يقراوته كزور بشيمان بو اما كعرسانه كم قرانو بدل كزور بشيمان زور قوري بو انسان لسر مرقه هميشه بمنيب بقرته لا يخو من پشیمانم لەوەی کردومە یا ئیلاهی کردەوە کانم زۆر و زەوەندەن خراپەم زۆر و زەوەندەن بەخوا غەیری تۆ شک نابم هەر دەروازەی تۆ هەیە و دەرگانەی تۆ هەیە ئەبەم ڕۆحیەتەوە بچێتەوە هەر ئەمەندە بەم شێوازە گەڕایتەوە وجاءت سكرة الموت بالحق لەگەڵ ئێرە وجاء بقلب منيب بفعل ماضي هەردووکیان بەدڵێکی شکاوە ئەگەڕێتەوە لای خوا جەل جەلالوو یەکسەر پێی ئەوترێ بەم عەبدە ادخلوها بسلام دي بچو زور بآرامي وسلام بچورنا وبهشتوا ذلك يوم الخلود أمر روجي هتا إيمانا ويا اتربي خنبة لهم ما يشاءون فيها حتشي اشتك أيانا هرهم ولا بهشتا بيان أدري ولدينا مزيد زياتر لمشيان أديني كبريتي لبينيني خواجة لجلاله لنا وبهشتا بويا أما شدانة إنسان بچاوي دل كسيرك أهينات بيشاوي خوي همو لحظيك كأم كوتا أبي أم طواو أبي أجر أمش برو مردن نروا مردن برو بيري أمدي لو أتي لخويك هالنصي لو أتيت لنان خواردنيك لسا سفرك هالنصي احتمال تشون جوروي أخير جاري بيت أرقاكي خوي ببيني وبشيت جورو هاتنا الدروي لو أتي أخير جاري من الله كان يبيني همو لحظة يك بمشوازي همو لحظة يك معرضة بوي كوتابيتو برو أو مقام برو صاحي محشر أجر شاك خوازة أجر أهل خيرة أجر أهل إيمانة أو لقل إيمان دارانا بمشوازة ما ملي لقل أكريتو لنا وبهشتا خوي أبينيتو مزيدي خوا لنا وبهشتا أبين خو أجر ببرواية ولقل أهل جاهليتها أو بدلنياية وبرو طرفي جاهلية أروى ولا ويش لقل جاهلانا حشكري وش حتى الشيطان شياطين خوين تبرأك لي لساحي محشرة وكوتاكي لنا وجهنم أخوي أبينته لنا وعذابك شديدة خوي جان داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت أم آياتنا شون بونا قركانك لدلي أصحابه أخوي بكرة قركانك لدلي إما ولقناها كان دور من خرو يا إلهي داواد لأكن پروردمان كبم آية بيروزانا يا رب العالمين دروسمان كبم آية شيرينانا يا أكرم الأكرمين يا إلهي داواد لأكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت
گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانیوە کردومانە عەفومان کە گوناهێ زانیومان و سەرسەختانە کردمان خوایە عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی و ڕەحمەتی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە یا رب العالمین بەخوا ئیلاهی کردەوەیکی جوان شک نابێن بۆ تۆی بەرزەکەینەوە تەنها ئەتوانین هاوار و نرکە و ناڵەی دڵمان خۆشەویستی دڵمان بۆ لای تۆ بەرزکەینەوە بڵێن خوایە ئەمەمان هەیە یا ئیلاهی اعترافەکەین بە عیبەکانمان اعترافەکەین بە هەڵەکانمان اعترافەکەین بەو هەموو گوناهەی کە کردومانە هانامان هێناوە بۆ لای تۆ یا رب العالمین لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین بەزەیی بەسەرمانە ببارێنە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئیلاهی عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی ئەم تاعەتە کرچ و کاڵانەمان لێ قبوڵکە یا رب العالمین تەراویحەکانمان لێ قبوڵکە ذیکرەکانمان لێ قبوڵکە دوعاکانمان لێ قبوڵکە قورئان خوێندن و ختمەکانمان لێ قبوڵکە یا ئیلاهی بەخوا ئێمە محتاجی ڕەحمەتی تۆین ئەومان گرفتێکی بۆ چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە یا ئیلاهی ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ئیلاهی ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان گرفتاری ناو گوناهەکانە خۆی ڕزگاری کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئێمە گەوزاوی ناو گوناهەکانین هانای گەوزاوی ناو گوناهەکانی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهەکانمان ببوورە خۆئە لە گوناهەکانمان ببوورە خۆئە لە گوناهەکانمان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئێمە تەنها چاوەڕێ ڕەحمەتی تۆ ئەکەین خۆی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن یا ڕەبی خۆی دڵمان ئارامکە ماڵمان ئارامکە شارەکەمان ئارامکە وڵات و نیشتیمانمان ئارامکە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئارامکە مرۆڤایەتی لە شەڕ و شۆڕ دوور بخەرەوە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەرزانی فەڕەحی ئەمن و ئەمان بەسەرمانەوە زیادکە یا رب العالمین یا ڕەبی خۆی گیان دەستی چاوچنۆکانمان لێ ببڕە یا رب العالمین یا ربی خۆی گیان ئەوانەی بازرگانی بەسەر عەقڵی مرۆڤەوە بەسەر مرۆڤەوە بەسەر ڕزقی مرۆڤەوە ئەکەن خۆی لە ئێمەیان پەنا بە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین کافرانی هەموو جیهان بە هەموو فێڵەکانیانەوە لەسەر ئومەت کۆبوونەتەوە بەخوا پەروەردگارە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بێکەسترینە لەم ڕۆژە تەنها تۆ کەسی کەسەکانی یا ئیلاهی بەهانامانەوەرە و نەسڕەتمان بدە یا رب العالمین یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی مردوەکانمان ببوورە لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببوورە خۆی لە گوناهی وەچەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی مردوەکانمان ببوورە یا رب العالمین لە گوناهی مردووی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببوورە خۆی لە سەرجەم ئیماندارانی نێر و مێ لە سەرجەمی زەوی و لە هەموو زەمانەکانە ببوورە یا رب العالمین خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە ئیسمی عەظەمت یا ئیلاهی ئەم دوعانەمان قبوڵکە و مەیدەرەوە بەسەرمان سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی سڵاوی ئێمە بگەێنە خۆشەویستمان محەممەد صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە ئیشتیاقی دڵی ئێمە پێ بگەێنە یا رب العالمین خۆی گیان سەڵات و سەلامی خۆت ببارێنە بەسەر تەواوی پێغەمبەرانە ڕضوانی خۆت بەسەر تەواوی ئەصحابە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر صالحین و عابدین و عالمینی ئەم ئومەتەیە ببارێنە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من شيوش بوري وخوالي من قبولك